خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ، خۆش ئەو سەرەی کە کەوت بێ لە کوچە و سوقاقی تۆ، بە تیکە تیکە بێ دڵێکەنەی بێ ئیشتیاقی تۆ، حەیاتی من ویساڵی تۆ، مەماتی من فیراقی تۆ، بەڵێ پەری خەیاڵی تۆ، عیلاجی شێت و هارەکە، دەمێکە چاوەڕێیەتی گیان و دڵ و ویساڵی تۆ، ئومێدەکا کە دەرکەوێ لە پڕمەهی جەماڵی تۆ، ئەگەر لە ئاینەی منا دەمێ نەبێ میسالی تۆ، شکستە بێ بە بەردی غەم بە جاهی سەحب و ئالی تۆ، کە ئاسمان وەکو زەمین بەوانەی افتیخارەکە، خصوص خەلیفەی یەکەم ڕئیسی فرقەی ئیهتیدا، کە ئەو بوو کردی ڕۆحی خۆی لە ڕێی سەداقەدا فیدا، کەسێکە پێی مبارەکی بخاتە ژاری ئەژدەها، لەبەر ڕەسوولی محتەرەم نەوەک گەزەندەی پێ بگا، یەقین بزانە ئیشی وا لە ئیشی یاری غارەکە. ئامادەبوانی بەڕێز، میوانە خۆشەویستەکان، خوشکان و برایانی بەڕێز، بەخێر بێن بۆ ئاهەنگی ساڵانەی لقی هەندەرانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. بەڕێزان، سەرەتای مەراسیمەکەمانە ڕازەینەوە بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز بەدەنگی بەڕێز مامۆستا عوبێدە موفەق با بفەرمێت. قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. خی گەورە پاداشتی جەنابی مامۆستا بداتەوە. بەڕێزان، پێکەوە گوێبیستی وتەی بەخێرهێنانە بینە لایەن بەڕێز مامۆستا هەردی حەسیب، بەڕێوەبەری لقی هەندەرانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زۆر بە گەرمی بە خێراتنی یەکە بەیەکی هەر برایان و خوشکانمانەکەین بۆ ئەم ئاهەنگە ساڵانەی لقەکەتان لقی هەندەرانی نووری حکمە و تایبەتی بە خێراتنی گەرمی مامۆستایانی بەڕێز دەکەین. خی گەورە پاداشتی خێران داتەوە بۆ ئامادەبوونیان. برایان و خوشکانی ئەزیز، معلومی جەنابتانە زۆر کەم لە هەندەران لە ئەوروپا ئەو دەرفەتە ئەڕەخسێت کە قوتابیانی قورئان بتوانن دابنیشن لەگەڵ مامۆستایەکی مجازە، بتوانن بەو شێوازەی کە ئەسڵ وایە بە شێوازی تەلقین فێری خوێندنەوەی قورئان ببن و ئیجازە و سەنەدی خوێندنەوەی قورئان وەربگرن. لەو سۆنگەیەوە دەستگای نووری حکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری بە تایبەتی لقی هەندەران هەستمان کرد کە ئەو کەلێنە پێویستی بە پڕکردنەوە هەیە، بەڵام بۆ ئەوروپا و بۆ بەریتانیا و بۆ وڵاتانی دەرەوە بەو شێوازە ئەو جوگرافیا فراوانەی کە هەیە ڕەنگە عەمەلی نەبێت، ئەگەرنا پێویستەکە هەر شارێک و یاخود شارێک نەک هەر شارێک و مامۆستایەک، هەر شارێک و چەند مامۆستایەک و چەند مزگەوتێک تەرخان بکرێ بە ئەو بابەتە. بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئێمە ئاسانکردنی ئەو شێوازە بۆ فێرخوازی قورئانی پیرۆز چییە و چۆنە. دوای ڕایۆژ گفتوگۆ لەگەڵ ئەنجومەنی باڵای دەستگا و بە هاوکاری مامۆستایانی بەڕێز لێرە گەیشتینە ئەو بۆچوونەی کە پێمان وا بوو شێوازی ئۆنلاین باشترین شێواز بێت کە بتوانین خزمەتی قوتابیانی قورئانی پیرۆزی پێ بکەین. بۆیە الحەمدولillah لە ماوەی چەند ساڵی ڕابردووە توانیمان ئەو نمونەیە تاقی بکەینەوە. بە پشتیوانی خوای تەعالا دەستمان پێ کرد. ئەگەر لە یادتان بێت لە ساڵی 2023 کە ڕامان گەیاند لە شاری وڵڤرامتن،
الحەمدوللا تا ئێستا 2 وەرز خوێندکارمان قوتابیمان فێرخوازمان هەبووە لە ڕێگەی زووم و تەلەگرام و ئەو بابەتانەی کە بەردەستن سوپاس بەخوای گەورە توانیمانە زیاتر لە 200 خوێندکار لەم لقا سوود وەربگرن و مامۆستایان هەبێت و فێرخواز بن و بتوانین خزمەتیان بکەین. ئەوە کەلێنێک بوو کە الحەمدوللا توانرا بەشێکی لێپڕ بکرێتەوە. هیوادارین بتوانین لە داهاتووە باشتر و بەروپێشتری ببین و ژمارەیەکی زیاتری مامۆستای بەڕێز بتوانن لەگەڵمانە خزمەت بکەن تا ژمارەیەکی زیاتری فێرخوازی قورئانی پیرۆز بتوانن سوودمەند ببن بە پشتیوانی خوای تەعالا. هەوڵمان داوە بە پشتیوانی خوای گەورە لەگەڵ مزگەوتەکان بە تایبەتی مزگەوتە کوردیەکان لە پەیوەندی یابین بۆی بتوانین لە کاتێکا کە نووری حیکمە منهەجی دیاریکراوی هەیە، شێوازی گەیاندنی وانەکانی بە دیاریکراوی هەیە، لە بواری تەکنیکیەوە هەموو شتێک ئامادەیە، بتوانین لە مزگەوتەکانە بازنە بۆ ئەم لقە بکرێتەوە. یاخود ئەگەر مزگەوتێک ئامادەیی تا بێت خۆی مامۆستای ئیکتیفا بکە بە خۆی بە مامۆستاکانی بتوانین ئەو منهەجە بەکاربێنین بۆ کردنەوەی لقێکیش. نەک هەر ئەوە کە تەلەبە بێت ڕۆژێک یا سەعاتێک قورئان بخوێنەوە بڕواتەوە، بەڵکو لە ئەلیفباوە دەست پێ بکەین لەگەڵان بە گوێرەی ئەو منهەجە هەتا ئەگاتە وەرگرتنی سەنەد و ئیجازەی قورئان خوێندنەوە و وەلەبەرکردنی قورئانی پیرۆز. ئینشاءڵڵا ئەوە یەکێکە بێت لە کارە لە پێشینەکانمان کە بتوانین لە ساڵانی داهاتووە بە هاوشانی شێوازی ئۆنلاینەکە بۆی خەڵکانێکی گشتی لە هەموو وڵاتان پەیوەندی بکەن و ئیسفادە و وەرگرن لە هەمان کا بتوانین ئینشاءڵڵا ئەو منهەجە سوود لێبی بنرێت بۆ یەک بە یەکی مزگەوتەکانی بە تایبەتی وڵاتی بەریتانیا بتوانێت ئینشاءڵڵا سوودی لێ ببینرێت. من ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە خزمەت ئەو مامۆستا بەڕێزانە و ئەو خوشکە بەڕێزانەی کە لێرە دانیشتون ئەوانیش هەر مامۆستان کە لێرە دانیشتون هەموو لایەکتان بەخێر بێن. بە حەقیقەت نووری حیکمە لە هەندەران لە ماوەیەکی زۆر کورددا هەنگاوێکی زۆر گەورەی ناوە و ئەوەی ئێستا بە چاوی خۆمان دەیبینین بەرهەمی ئەو هەنگاوە گەورەیە و نووری حیکمە لە کوردستان هیچ با بڵێن شار و شارۆچکە و قەزا و ناحیەک نەمایە تیشکی ڕووناچی نووری حیکمەی نەگاتێ. داواکارین لە خوای گەورە ئەو پریشکە گەورەی کە هاتۆتە هەندەرانیش ئێرە و وڵاتانی تری ئەوروپاش ڕووناک بکاتەوە. خوای گەورە لێمان قبول ناکاتن ئەگەر ئێمە پەیڕە و پرۆگرام و منهەجێک لە خۆمانەوە دروست بکەین و بیهینەکایەوە. بۆیە کە ئێمە تەمەشای ژیانی خۆمان دەکەین کاتێکەوە ئێمە دەبینین خوا قبول ناکە ئەگەر من ئیسلامەتیم قبول نەبی و لێشم ڕازی نابی کە دەفەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. زەرەرمەندی گەورە من و تۆ دەبین ئەگەر لەسەر ئەو ئەساسە نەڕۆین و لەسەر بنچ و بناغەی ئیسلامەتی هاتوچۆ نەکەین و تەطبیقی نەکەین. کەواتە ئێمە ئەبێت تەمەشاکەین کە بە نرخترین شت لە ژیانی ئێمە ئەو سەرمایەیە کە خوا پێی داوین. بەڕاستی برایان کە ئینسان بیر دەکاتەوە بە نرخترین شت کە ئینسان تەمەنی خۆی تێدا سەرف کاتن قورئانی پیرۆزە کە ئەم سەنتەری حیکمە و هاوشێوەی ئەو سەنتەرە دەستیان داوەتێ و کاری تێدا دەکەن بۆ خزمەتکردنی قورئان و بۆ خزمەتکردنی ئەو گەنجانەی کەوا لەمە دوا پێدەگەن بۆ ئەوەی بە قورئانەوە پەروەردە ببن، بە قورئانەوە بژیان بەسەر ببن. ئەم سەنتەرانە ماڵی گەورەی ئەوانەیە و جێگەی دەستخۆشیە کە توانرایە لە کوردستان چەند سەنتەرێکی ئاوا لە تاریکستانی ڕووناچێکی جوان دەبەخشیتن و ماڵەکان ڕووناک دەکاتەوە. قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. يعني إما هرچند قسە لەسەر قورئان بکەین، هەرچەند تەفسیر ئەبینن، هەرچەند مامۆستایان ئەبینن باسی گەورەی و فەزڵ و ئیعجازی قورئانەکەن ناگەی بەوەی کە ئەو بەحرە کە قورئانە بتوانی پێی پێبەریت. بەڵام ئێمە وەکو مەلەوانێکی ناشی لەو قەراغی بەحرەیە ئەمانەوێ هەندێک لەو دوڕ و مەرجانە بۆ ئێوە باسکەین ئینشاءڵڵا.
ئێمە لەگەڵ قورئانە چەند وێزگەیەکمان هەیە یەکەمیان بە ئیمان دەست پێکا ئیمان بە قورئان ئەبێتە ڕوکنی ئیمان هەمووتان ئەوە ئەزانن کە جبرائیل عەلەیهی السەلام ئەچێتە خزمەت پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆی فێری ئیسلام و ئیمان و ئیحسانی بکا بۆ هاوڵەکان فەرمووی فأخبرني عن الإيمان بپیغمبری صلى الله عليه وسلم قال پیغمبری خواش فرمي أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره هيك لوانا تشيبو وكتبه قرآن جيكك لكتاب كان إخوة ليرا ودس بيكا يكم يسجمان إيمان بقرآن دوميان فيربونو يعني خويندنو فيركردنو فيربون خيركم من تعلم القرآن وعلمه كما مستعان بيشتر آمجان بيكرد كأيوه خوتان استلنا أو بروسيال يعني دواي ويزجي إيمان هاتو ويزجي تعلم وتعليم يعني فيركردنو وفيربون خالي جرين لويزجي كتريا تدبر يعني رامان للقرآن أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها أما گەیشتن بە ئاستی ئەگەر ئاوا بڵێن گەیشتن بە ئاستی هەستپێکردن بەوەی قورئان نامە و پەیامی خوایە من ئەم نقطە زۆر بەلامەوە حەزەکەم خوشکان و بران تەرکیزێکی زیاتر بکەین ئێمە لە حاڵەتی ئیمان و تەقدیس کە هەردووکیان یەکیان ڕوکنی ئیمانە یەکیان واجبە کە خوای گەورە فەرمێ کتاب ئەنزەلناه ئیلەیکە مبارەکەن قورئانێکی پیرۆزی بۆ ناردووی کەواتە تۆ هەم ئیمان بە قورئان ڕوکنی ئیمانە وبمبارك زانيني وبيروز زانيني أبيت أرك واجب بلام حتى قرآن رامان لقرآن نكي بصيرة برشاو روشني بو دروس نابر كواتا مرجي تيجيشتني تواوتي لقرآن براستي رامانا وتيجيشتنا لوردكاري قرآن هر كسيك لقرآن تيبقى نورك لجياني خويا ديت الري وأبيت معي بصيرت كما هريك الإمالين برشاو روشني كردواري ألين برشاو روشني هركز لقرآن راميني برشاوي روشن أبي للدنيا كبريتي لتاريكي للدنيا تاريكي ونفامي ونزانيا زور جار آين إسلام بي أفروشنوا وآيات فرمودشت بو أيهنوا بلام دورة لمرادو لمبستي خواي قورة أخير ويزجمان لقى القرآن روجي قيامته يعني وثمان أجر إيمان من بقرآن هنا وكل ركن إيمان من بقرآن هنا وكل ركن إيمان فيري بوينو خلقيش فيرك نجر خواي جورا لو ما مستعني قبول كان إن شاء الله كليان قبوله بإذن إخوة سيم ويزجمان لقى القرآن تدبره تيجيشنا مرادي إخوة بو أوي برشاو روشن بين لجيانا شون بريار بين كوتا ويزجا شوارم ويزجا كتو أمسي هنغاوت كل الدنيا قرآن بيت شفيعته لروج القيامة پیغمبر عليه الصلاة والسلام فرمي اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه أفرمي قرآن بخوين قرآن روجي قيامة دي أبيت الشفاعة كاري هاوريكاني أصحابه اسم بتو بلهم هاوري أو كسي كتو بدمي وأروي ناخوشي أبي خفتي أبي خمي لسر هلاقري خوشي أبي هاو بشي أبي بيوستي بيت أبي بيوستي كي بود جيب جيكي أو هاوريتي قرآن شيا سرخستني قرآن جياندني قرآن فير كردني قرآن بو دورو برو بو كسكارمان وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه وسلم برزان استاش بيكوا جوبستي وتەی بەرپرسی بەشی خوشکانی لقی نوری حکمەی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بین لەلایەن بەڕێز مامۆستا شادان محەممەد ئەمینەوە با فەرمێت. بسم الله الرحمن الرحيم. سڵاو و ڕەحمەتی پەروەردگار لە هەموو لایەکتان بێت. سەرەتا سپاسی خوای گەورە ئەکەین کە دەرفەتی پێبەخشین لە کۆبوونەوەیەکی ئاوادا بە دیداری کۆمەڵێک لە فێرخوازانمان بکەین کە زوربەیان بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵە لە لامانوانە ئەخوێن و بەڵام دەرفەتی یەکتر بینینمان نەبووە. زۆر خۆشحاڵ بووین بە دیدارتان بەخێر بێن سەر چاو. میوانە بەڕێزەکان، دەستگای نوری حکما ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحکومی قازانجنەویستە، کار دەکات لە پێناو پەرەپێدان
بە بواری پەروەردەی و ڕۆشنبیری و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئان لە بەرواری 18 2007 لە ژێر ناوی سنتەری حیکمە لە شاری هەولێر دامەزراوە. دوای 2 ساڵ لە دامەزراندنی دەستی کرد بە گەشەکردن و لە زوربەی شار و شارۆچکەکانی کوردستان لقی کردوتەوە و تا ئێستاش لە کردنەوەی لقی نوێ بەردەوامە کە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارد لقەکان کردوتەوە کە تا ئێستا زیاد لە 50 لق و بازنە و 10,000 قوتابی قورئانی هەیە. بەڕێزان، هەنگاوی یەکەمی کردنەوەی لقی هەندەرانی دەستگای نووری حیکمە لە ساڵی 2021 بوو لە دانیشتێکدا لەگەڵ لقی سەرەکی لەگەڵ نووسینگەی سەرەکی دەستگا لە شاری هەولێر. دواتر لە ساڵی 2022 بڕیاری کردنەوەی درا، پاشان بە شێوەیەکی فەرمی لە مانگی 2023 دا ڕاگەیاندرا و دەستی کرد بە ناونووسین بۆ وەرگرتنی فێرخواست کە بە گەرموگوڕێکی زۆرەوە لەلایەن کوردانی بەریتانیا و ئەوروپا و تەنانەت ئەمریکاشەوە پێشوازی لەکرا. دواتر لە مانگی نۆی هەمان ساڵدا دەستکرا بە خوێندنی وانە کە دیارە وانەکانیشمان بە شێوازی ئۆنلاین دەوترێنەوە. لقەکەمان زیاتر گرنگی داوە بە فێرکردنی قورئانی پیرۆز لە ئاستی زۆر سەرەتاییەوە، لە فێرکردنی پیتەکانی زمانی عەرەبی و دواتر فێرکردنی وانەی تەجوید و تەصحیح تیلاوە و تاکو پێدانی سەنەدی قیراءاتی قورئانی پیرۆز و وانەی تەفسیر و حیفظی قورئانی پیرۆز. لە هەمان کاتدا وانەی پەروەردەیی منداڵانیش فەرامۆژ نەکراوە و جێگەی خۆیەتی سپاسی بێپایانی مامۆستایانیشمان بکەین کە بەدەیان مامۆستا لە ناوخۆی بەریتانیا و ئەوروپا و کوردستانەوە خۆبەخشانە و ماندوونە ناسانە خزمەت بە منداڵ و گەنجانی لقەکەمان دەکەن کە ئەمڕۆ بەرهەمی ڕەنجی 2 ساڵی ڕابردوویان ئەبینن، ئەویش بە پێدانی بڕوانامەی وانەی کانیاوی ڕەوان و قائیدە نووری حیکمە کە بەدەیان فێرخوازی بەشی منداڵان و گەنجان. ئامادەبوانی بەڕێز، لقەکەمان هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە کۆمەڵێک چالاکی ئەنجام داوە، لەوانە سازکردنی ئاهەنگێک بۆ پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەرواری 9 2024 بۆ کوردانی دانیشتووی شاری لەندەن. لە مانگی ڕەمەزانی هەمان ساڵدا پێشبڕکەی لەبەرکردنی قورئانی پیرۆزی لە ئاستی 1 جوزئی و 2 جوزئی و 3 جوزئی ڕاگەیان کە بەدەیان کەس بەشداریان تێدا کرد و دواتر یەکەم و دووەم و سێمی پێشبڕکێکان خەڵات کران. یەکێکتر لە چالاکیەکانمان بەشداریکردنی بەشێکی زۆری فێرخوازانمان بوو لە کەمپینێکی خێزانی کە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری بۆ ماوەی 5 ساڵ بە بەردەوامی ئەنجامیەدا لە بەرواری مانگی 5 2024. هەر لە درێژەی چالاکیەکانماندا لە ڕەمەزانی ئەم ساڵدا پێشبڕکەی لەبەرکردنی سوورەتی ئەلکەهف بۆ گەنجان و سوورەتی ئەلمولک بۆ منداڵان و پێشبڕکەی زانستە شەرعیەکانمان ڕاگەیاند کە پشت بەخوا لە ئاهەنگی ئەمڕۆدا خەڵات بەسەر سەرکەوتوانی ئەو پێشبڕکەیانشدا دابەش دەکرێت. پێویستە ئاماژە بەوەش بدەین کە چەندین خول بۆ مامۆستایان کراوەتەوە لە ماوەی ئەم 2 ساڵەدا بۆ پێدانی سەنەدی ئەو کتێبانەی کە وەکو مەنهەج لە لقەکەمان ئەخوێندرێن. لە کۆتاییدا سپاس و پێزانینمان دووبارە ئەکەینەوە بۆ مامۆستایانمان کە بەشێکیان لێرە لەگەڵمان ئامادەن و بەشێکیشیان بەهۆی دووریان لێمانەوە ئەمڕۆ لەگەڵمانە نەیانتوانیەوە بەشداری بکەن. خوای گەورە بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. السلام عليكم. من ناوم عائشة من أمرو باسی ژیانی پێغەمبەر دەکەم. His name is Muhammad Abdullah Abdul Muttalib. His tribe is called the Quraysh. He was born in Mecca in the 12th of Rabi' al-Awwal, 571 elephant year. His father died before he was born. His mother Amina passed away when he was just 6 years old, and his grandfather Abdul Muttalib took care of him until he died 2 years later. He got married at the age of 25 to Khadija. He had 7 children. In the age of 40, he got his wahi in the cave on Mount Hira. He died at the age of 63. A passion for our messenger. Our messenger is respectful. He is honest and trustworthy. I love him with all of my heart till the day I die. He is the purest human. He is the love of all. He is the messenger of God.
God has honored him. He has brought us guidance from the God. He has brought us in Islam. As long as I live, I will appreciate him. My name is Allah, and there are 6 pillars of Iman. First is the belief in Allah. Second, the belief in His angels. Third, the belief in His books. Fourth, the belief in His messengers. Fifth, the belief in the last day. And sixth, the belief in the divine decree. هر خوا ودی هنره ودی هنری زمین و آسمان ای خلق هنری سر تا پایجان چی لگردونه تو هناوت بون ودیت هناو بکن فیکون درخت و دون کج و کێوەکان نەخشی پەپولە و گوڵ و گەڵاکان بە قودرەتی تۆ هەمووی نەخشاون هەر کوێتمە بەس بێ لەوێ ڕواون کێ بە تیشکی خۆر دنیای ڕۆشن کرد ئەستێرە و مانگ و خۆری دروست کرد ئاوی زوڵاڵ و کانی هەڵقوڵاند ژیری پێداین و ئێمەی تێگەیاند هەر لە توانای خوا دەوەشێتەوە بۆ فەرمانی ئەو دەگەڕێتەوە طريقا مشرقا وهدى من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى هذا كتاب الله أعذب منهل أنعم به من مورد لمن استقى قد صانه رب العباد بحفظه وحماه حتى لا يضيع ويخلقا طوبى لمن حفظ الكتاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا وتمثل القرآن في أخلاقه وفعاله فيه الفؤاد تعلقا وتلاه في جنح الدجى متدبرا والدمع من بين الجفون ترقرقا هذه صفات الحافظين كتابه حقا فكن بصفاتهم متخلقا يا حافظ القرآن رتل آيه فالكل أنصت للتلاوة مطرقا يا حافظ القرآن لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفعل